هەرچەندە هەرێمی کوردستان چەندین ناوچە و شوێنی گونجاوی لە ڕووی کەرتی گەشتیاریەوە کە دەکرێت وەکو سەرچاوێکی گرنگی داهات سوودی لێ ببینرێت، بەڵام حکوومەت گرنگی بەو کەرتە نەداوە و ناوچە گەشتیاریەکانیش لە ئاستخواستی گەشتیاراندا نەبوون. هەروەها خزمەتگوزاری پێویستیان نەبووە. بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانی دەڵێت زیاتر لە 6 پڕۆژەی گەورەی گەشتیاری ماوەی چەندین ساڵە بەهۆی قەیرانی داراییەوە کارەکانیان وەستاوە کە بەشێکیان لە سەدا هەفتای کارەکانی ماوە. بەشێک لەو ناوچە گەشتیارانەشی کە هەن ئاو کارە بەو ڕێگاوبانی پێویستیان نییە و پێویستە حکوومەت ئاوڕی زیاتر لە ناوچە گەشتیاریەکان بداتەوە. ئێستا ئێمە چەندین شوێنمان هەیە گەشتیاریە، بەڵام مشکلی ڕێگاوبانی هەیە، مشکلی کارەبای هەیە، مشکلی خزمەتگوزاری هەیە. بۆیە بۆ خۆت دەزانی لە 4 ساڵی ڕابردوو قەیرانی دارایی و گرفتی شەڕی داعشەوانە زۆربەی سێکتەرەکان تووشی ماتی و پێش نەکەوتن بووە. ئێمە 6 پڕۆژەی گەورەمان هەیە کە بەهۆی قەیرانی داراییەوە بەشێکیان لە 130 بووە، بەشێکیان لە 120 بووە. یەک لەو پڕۆژانە لە هەڵەبجەیە، یەکیان لە پێنجێنە، یەک لە ڕانیەیە لە ناو شاری سلێمانی. ئەمە 6 پڕۆژەی گەورەمان هەیە لە بواری گەشتیاریدایە، بەڵام بەهۆی قەیرانی دارایی و لە ساڵی 2014 تا ئێستا وەستاوە. بەپێی ئامارە نافەرمیەکان زیاتر لە 110,000 گەشتیار لە ڕۆژانی جەژنی قوربان ڕوویان لە ناوچە گەشتیارەکانی سلێمانی و دەوروبەری کردووە کە بە پلەی یەکەم گەشتیاری خوار و ناوەڕاستی عێراقن و بە پلەی دووەمیش گەشتیاری ڕۆژهەڵاتی ئێران. سەرۆکی کۆمەڵی میوانخانە و چێشخانەکان دەڵێت لەبەر نەبوونی شوێنی پێویست زۆرێک لە گەشتیاران لەم جەژنی قوربانەدا لە پارکەکان ڕۆژیان کردوتەوە و شوێنیان بۆ ڕێکخراوە. پێویستە سەرمایەدارەکانیش بیر لە بنیادنانی ئوتێل و میوانخانی زیاتر بکەنەوە. بەڵێ ئێمە شەوی دووهەمی جەژن من خۆمێکێک بووم لەوانە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوداری سلێمانی و لوجنە هاوبەشەکان زۆر سوپاسیان ئەەکەین لوجنەی ئەمنی. ئێمە نەخەوتین دوێنێ شەو لەبەرەوە لۆردێکی زۆرمان لەسەر بوو. هەندێک لەو گەشتیارانەمان ناردووە بۆ بەکرەجۆ بۆ باخەکان کەوا دەستیان خۆش بێ هاوکاریان کردوین و هەروەها لە باخچەکانی ناوشاری سلێمانیش زۆر خەڵکمان خەواندووە و هەروەها لە چابیلانی ژێمە سوپاسیان ئەەکەین دەرگای قاعەکانیان بۆ کردوینەوە بۆ حاڵاتی تەواری و ناردووشمانە بۆ ئەوێ. بەهۆی کەش و ئاو و هەوا و ناوچە شاخاویەکانەوە هەرێمی کوردستان بۆتە جێگەی سەرنجی گەشتیاران بەتایبەت لە بۆنە و یادەکاندا. زۆربەی گەشتیارانیش لە ناوەڕاست و خوار و عێراقەوە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن، بەڵام لەگەڵ ئەوەی ساڵ لە دوای ساڵ ڕێژەی گەشتیاران ڕوو لە هەڵکشانە، بەڵام حکوومەتی هەرێم هەنگاوێکی ئەرێنی بۆ پەرەپێدانی ناوچە گەشتیارەکان نەناوە.